لا چەند ڕۆژی داهاتوودا مامۆستا ناسر حەسەن ئاکتەر و دەرهێنەری کورد لە کورتە فیلمێکدا کە دەرهێنەر و تەواوی ستافی فیلمەکە هەمویان با بڵین خوێندکاری بەشی فیلمسازین لە شاری سلێمانی و فیلمەکە لە یەکێک لە ڕۆمانەکان یاخود لە ڕۆمانی دادگای فرانس کافکاوە وەرگیراوە پێم وابێت لەگەڵ یەکێکی تر هەر لە بەرهەمەکانی ئەمن و سەرە قسە و باسی زیاتر لە سەر فیلمەکە و ستاف و بەرمێنەرانی فیلمەکەکەم لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەد سەلام خوێندکاری بەشی فیلمسازی کە دەرهێنەری فیلمەکەیە بەخێر هاتی سەرچاومان خێربی سەرچاو ئامانج لە هێنانەوەی مامۆستا ناسر حەسەن و بەشداریکردن لە کورتە فیلمێکدا و کورتە فیلمەکەش بەرهەمی یەکێک لە نووسەرە گەورەکانە. بەڵێ زۆر سپاس سەرتا بە کورسات بۆ میوانداریە زۆر خۆشحاڵین ئێمە لێرە هەمیشە کورسات ماڵی هەمومان بووە و ماڵی هەموو هونەرمەندانە بەگشتی سپاس دووبارە. ڕاستەکەی ئێمە حەزەکەم باسی مامۆستا ناسر بکەم. مامۆستا ناسر ئەو کەسە گەورەی هونەر و سینەمای کوردیە کە بە خۆشحاڵیوانێ توانیمان ئیشی لەگەڵا بکەینەوە ئێمە دوای ئەوە ئیشمان لەگەڵا کرد کە وا بڵاو بوانێ کە فەرموویەتی کە ئیش ناکاتەوە بان خۆی وانە وتبی بێزارم ئەچمە گوند ئەمە ئیساحەت بکەم ئەمە هەر ڕوونکردنەوەیکی مامۆستا ناسر خۆشێتی کە حەزم کرد لێرە ئاماژەیەکە ئێمە وازمان لێ نێنە نەمانێت استراحەتەکە. ڕاستەکەی حەزەکەم پێش ئەوەی جوابی بەڕێزە بەمەوانە باسی دیاریکردنی مامۆستا ناسر حەسەن کەم لە کارەکەمانە. ئێمە وەکو خۆت ئاماژەت پێەیە ئەم ئیشەی ئێمە لە ڕۆمانی کافکا لە ڕۆمانی دادگایی لە نووسینی فرانس کافکا وەرگیراوە زائیدەن لە سوودوەرگرتن لە کورتە چیرۆکی میوانی گۆڕستان ئەم ڕۆمان و ئەم چیرۆکەمان لێگاوە ئەم سیناریۆمان نووسیوە خۆم و هاوڕێی ئەزیزم کاک عەبدوڵڵا فەتاح هەردوومان کە خوێندکاری دواقۆناغی بەشی فیلمسازین لە کۆلێجی هونەر لە زانکۆی سلێمانی ئەم ئیشەمان بۆچی کرد و بۆچی مامۆستا ناسرمان هەڵبژار ئێمە بەدوای کارکتەرێکە ئەگەڕین کە سەنگی زۆر بێ و قورسایی هەبێت و کارکتەرێک بێت کە لە ڕووی گەیاندنی ئیمایی دەموچاوانێ بتوانێت ئەو قورساییە بە وەکو دەسەڵاتدارێک دەرکەوێت بۆیە ئێمە زۆر گەڕین بەڕاستی و لێرە شەوانێ زۆر سپاسی مامۆستای ئەزیزم مامۆستا دکتۆر دڵشاد دەکەم کە چەند کەسێکی بۆ اختیار کردین و دوایش بە پرسکردن بە زۆر بەڕێز سەرۆک بەشی فیلمسازی دکتۆر سەربەز ڕەسوڵ کە بێکەوانێ ئەم اختیارانەمان بۆ کراوە لەگەڵ دکتۆر دڵشادا مامۆستا ناسرمان پێ باش بوو و ئیتر دوای ئێمە چوینە کەرکووک چوینە هەولێر لەگەڵ بەرهەمهێنەری ئیشەکەمانە کاک نەژاد نەجم بە حکمی ناسین و ناستاوەیەکی لەگەڵ مامۆستا ناسرا هەیە تر ئێمە ئەومان بەکارهێنامان ئەچینە لای مامۆستا ناسر و ئەو خزمەتیە خۆزینەوە نزیکایەتیە چینە لای مامۆستا ناسر ئەو کاتە بوو کە بڕیاریا بوو ئیش ناکات بەڕاستی نەک ئیش ناکات بڕیارە و ئیستراحەتێ بکە ئیتر کە ئێمەش وەکو کۆمەڵە گەنج ئێمە زۆر ترسانی چونکە ئێمە ئەزمونمان لە جامیعە زۆرە لە زانکۆ ئێمە ئیشمان زۆر کردەوە بێمە بەردەوام بە هاوکاری مامۆستاکانمان کورتە فیلم دروست دەکەین. ئێوە پێم وابێ خۆتان ستافێکیشتان دروست کردووە ئێستا ئەمە باسیەوەشکەم بەتاکید پرۆدیوسەر و با بڵێن هەموو ستافێکن کە بۆ دروستکردنی فیلمێک با بڵێن زۆرینەی بەرهەمهێنەرێکی تەواو. بەڵێ ئیتر ئەو بوو چوینە هەولێر لەگەڵ مامۆستا ناسر قسەمان کرد مامۆستا ناسر فەرمووی مادەم خوێندکارنەوە یەکەم جار سیناریۆکەی خوێندەوانەی لای خەریوی تێمە یەکەم جارە نەبێتە وەسفی شەکەمان وتی ئەمە یەکەم جارە سیناریۆکی ئاوام بۆ بێت لەبەر حەزەکەم تان بینم ئیتر ئەوە بوو ئێمە چوینە هەولێر بۆ ماڵی بەڕێزی قسەمان کرد لەسەر سیناریۆکە زۆر گفتوگۆمان کرد بە پرسیاری زۆر قورسی لێکردنی بەڕاستی ئیتر ئەو بۆ ڕازی بوو لەسەر ئیشەکە باڵێ لەسەر ئیشەکە لەسەر فکری ئیشەکە کە بۆچی ئێمە ئەومان کردووە بۆچی ئێمە بەم شێوازە ئەمانەی ڕۆمانەکە بژێڕینەوانێ و ئیتر ئەوە بوو مامۆستا ناسر ئامادەی دەربڕی و ئیشەکەمان لەگەڵا کردوە بۆ ئەوەی کە ئێمە زۆرینەی ستافەکەمان و من زۆر سپاسی هەموو هاوڕێیان مەکەم بەڕاستی زۆرینەی ستافەکە توانم بڵم 180 ستافەکەمان فێرخوازی بەشی فیلمسازی و ئەو هاوڕێیانشمان کە ئەو بەشیان تەواو کردووە و یعنی دەرچووی ساڵی پار و پێرار
دیارن خولەکانی پێشترن ئێمە هەمومان کۆبووینەتەوانێ توانیمان ئەمیشە دوستی ئەمیشە لۆ بەجەتە ینی هینێک سپۆنسەرێکی نییە من لێرەشوانە حەزەکەم ئەوەش بڵێم بۆی جاری داهاتوش هاوکاری بکەن سپاسی خاڵم و باوکمەکەم بەڕاستی ئەوان سپۆنسەری ئیشەکەیان کردووە بەڵێ تاکو ئێستاش بەڕێوەبەری سینەما ژوادی پیاوین هاوکاریەکمان بکە زۆر سپاسانێکم لێرە بەس من ئاگادارم کە ئێوە خۆتان هەندکارانی بەشی سینەما بەشی فیلمسازی بۆ خۆتان زۆر بەرهەمتان هەیە بەڵێ بەس ئەم ساڵ بە ئەجیزەی جامیعین بە جیازەکانی جامیعە ئێمە 12 کورتە فیلمان دروست کردووە لە هەموو قۆناغەکانە کە بە خۆشحاڵیوانێ دوو کورتە فیلمیان بەرهەمی بەندە بووە ئێمە بەناڵێم وەکو سپاسێک ژێرە بێنن بۆ هەموو مامۆستاکانمان لێرە زۆر هانمانەیە کە ئێمە بەردەوام ئیش بکەین و ئیشەکانمان ناڵێم لە ئەستێکی زۆر باڵایە بەڵام لە ئەستێک خراپیشان نییە بەڕاستی لە ئەستێکی زۆر باشیشە بە کەلوپەلی جامیعە ئێمە ئیشەکەین کەلوپەلی زانکۆ ئێمە ئیشەکانمان کرد بەڵام بۆ ئەم ئیشەمان ئێمە پێویستیمان بە کەلوپەلی جیاوازتر بوو بە کەلوپەلی پێشکەوتوتر بوو هەم لە ڕووی کامێرەوە هەم لە ڕووی سینەمۆبیلەوانێک کە خۆشبەختانە کۆمپانیای ڤینۆ پرۆدەکشن بەرهەمهێنانی ئیشەکەی گرتە ئەستۆ کە بە پێدانی ئەجیزەوە پێدانی هەموو کەلوپەلە پێویستەکانمان ئێمە بەڵام ئەوەی ستافەکە خۆبەخشە ینی هەموو هەلی دەستی کارەکە و کوڕی ئیشەکە و کاستی ئیشەکەش بەسپاسۆ بۆ هەموو ئەکتەرەکانمان کە بە خۆبەخشی ئێمە ئەتوانین ئەم ئیشە بەرهەم بێنین باشە بابینەوە سەر بەرهەمهێنانی لە فیلمێکی با بڵین 15 دقیقەیە کورتە فیلمێکی 15 دقیقی دوان لە با بڵین بەرهەمە زۆر بەناوبانگەکانی یەکێک لە نووسەرە هەرە بەناوبانگەکانتان هێناوە کە با بڵین دوو بەرهەمن زۆر چڕن لە بەتایبەتی لە دیالۆژە تێکستی زۆریانتیایە چۆن لە 15 دقیقە تو توانیت تا جارێ دوو تێکستی زۆر گەورە بی لە یەک بیرۆکەیەکی لێ دەربێنیت کە هەردووکیان هەڵگیری مانا و بیرۆکەی زۆر قوڵن و حەزەکەم بژزانم مامۆستا ناسر چ کارەکتەرێکە ئێمە ئەو لەو دوو بەرهەمە گەورەی کافکاوانێ شەکەمان کردو کە هەمووی ینی حیواری و دیالۆکی وەک خۆت فەرموون دیالۆکی زۆر چڕن باڵێ زۆر قوڵی تایە ئێمە ڕاستەکی ویسمان ئیشەکەمان بە وێنە بکەین بە وێنە ئێمە پامەکانی خۆمان بگەێنین و بە ئاکت و بە ئاکشنی ئەکتەرەکانمان کە ئەو چیرۆکە بژێڕینەوانێ تەنها لە ڕێگەی حیوارەوە نەبێت لە ڕێگەی دیالۆگەوە نەبێت بۆ ئەوەی ئیشەکەمان سەرنجڕاکێشتر بێت باشە اینجا کافکە حەزەکەم بە یەک دەرباسی ئەو بکەم کافکایەکە لە نووسەرانی کە زۆر قوڵ ئەنووسێ و دایمە بۆ ناسراوە تێکەڵکردنی خەیاڵ و واقع بێکەوە بەتایبەت لە ڕۆمانی دادگاییە و ئێمەش توانیمانە ئینشەڵڵا بتوانین و لە سینارۆکای کردومانەوە دڵنیاشم بە وێنەکردنیش هەر هەمان ئەنجاممان ئەبێت ئێمە چەند جارێک داخلی واقع و داخلی خەیاڵە بین چەند جارێک بینەر بێ ئەوەی خۆی بە بینەر ئاگدار بکەینەوانێ ئێمە ئەچینە ناو خەیاڵەوانێ و دووبارە گەڕێنەوە بە واقع من زۆر مەبەستمە بزانم بۆ بە تەنها ئیشتان لە ڕۆمانی دادگایە نەکردو ئەو بەرهەمەی تر بۆچی هاتۆتە ڕۆمانی دادگاییەکە ئیشەکانی کافکا بە گشتی ئەو کەسایەتیانیان هەیە یان توانم پاڵاوانەکانی بڵێ دەڵم گۆشەگیرن پاڵاوانی پەراوێز خراون کە کافکە دووبارە پاڵاوانانە ئەناسێنێتوانێت بە کۆمەڵگە ئێمەش ئەم دوو ئیشە ئەو کەساتیانی تیابوو کە ئێمە ئەمانویستوە پێمان وا بوو کە ئێمە ئەتوانێت تێکەڵی بکەین لێکی بین بتوانین ئەو ئیشە بکەین کە لە مێشتی خۆمانە بە تاکید کە کارکتەرێکی بەهێزتر کارکتەری ئاڵۆستر باشە مامۆستا ناسر کام کارکتەرە مامۆستا ناسر خۆمە هەستەکەم کارکتەری سەرەکی جۆزف کاف نابداخوانی ئەو نییە جۆزف کاف ئەو تەمەنیشی بەتاکید جۆزف کاف کە لە ڕۆمانەکە کارمەندی بانقە لا ئێمەش ئەویشە دادگای بەڵێ ئەویش دادگای ئەکرێ بەڵام مامۆستا ناسر ئاماژەش بەوە بم سەتابیرم چوو کاک عەبدوڵڵا فەتاح کە هەم لەگەڵما سینارەکەمان پێکۆنووسیوە و ئەکتەری سەرەکی ئیشەکەشە ئەو ڕۆڵی جۆزف کافە بینێ بەڵام لا ئێمە جۆزف کاف نییە لا ئێمە کەساتی کارکتەری ڕێواری هەیە
ئەو مامۆستا ناسر دەوری بەڕێوەبردننی محکەمەکەی دنیا گەیەنێ ئێمە لەم ڕۆمانەیە محکەمەیەکی وەهمی دروستمان کردووە ئەو ئێستا بۆ نمونە ئێمە ڕۆژانە بەردەوام ئێمە دادگاییەکرین دادگایەکرین لەوانەیە لەلایەن هاوڕێکتەوان تۆ بێ ئەوەی خۆت هەستی پێ بکەیت دادگایی بکری لایەن لەلایەن کەسێکی کەوانێ لەلایەن مناڵێک لایەن باوکیەوە دادگایی بکریان بە پێچەوانەوانێ مناڵێک دادگای باوکیەکە بۆ درەنگە گەڕێتەوانێ ئەم ئیشی ئێمەش جگە لەوەی کە با بڵێن چەندین بۆعدی ئینسانیتیان بە دیوێکی تریشە چەنەها با بڵێن بۆعدی سیاسی هەیە کە ڕەنگە گزارش بێت سەردەمان دروستە ئێمە لە تۆ لە کام ئەم لایەنانە زیاتر ئەتوانم بڵێم لە هیچیانەوانێ بۆچی ئەڵم لە هیچیانەوانێ دایمە نووسنەکانی کافکە کە ئەگەیتە کۆتا خاڵ لە دوو ڕێگات بۆدانێ یان چ ڕێگایەکە بۆدانێ تۆ یەکێکیان هەڵەبژێری تۆ ئستا لەوانێ منەگەر بیخوێن بەگومان خوێنمەتەوانێ یان کەسێکە ڕۆمانی کافکا بخوێنێتوانێ ڕەنگە بۆ شێوازی بەڕێزە بیر نکاتەوە بڵێ ڕۆمانی سیاسیە لەوانێ بڵێ زیاتر ئاینیە باشە یعنی چەند لاینێکی هەیە باشە ئیشەکەی ئێمەش لە کۆتای ئەمە بەجێ ئێڵین بۆ بینەر کە خۆی کامیان بڕیار بە لە کام لاینەوە ئێمە ئیشمان کردووە باسی دنیایەکەیمان کردووە یان ناباسی ئەو دادگایی ئاینیە و دادگاییە سیاسی کە لە هەموو مرۆڤێک ڕۆژانە پیات تێپەڕێ زۆر باشە باستر لە کاست و بەرهەمهێنەرانی کرد کە بەشێکی زۆریان با بڵێن خوێندکاری قۆناغی بەشی فیلمسازین یاخود ئەو خوێندکارانن کە لە قۆناغی بەشی فیلمسازیان تەواو کردو و ئێستش بەردەوامن ئەم هەمە ئاهەنگیە تەسەورەکەی بەردەوامی هەبێ بۆ ئەوی کە ئێوە بتوانن لە ئایندەشا بەرهەمی زیاترتان هەبێ پسارێکی زۆر جوان بوو پسارێکی ئێمە دووبارە بەردەوام لە خۆمانیەکەین خەمەوەکو خوێندکاران گرنگترین شت لە سینەما لە بەرهەمهێنانی سینەمایە تۆ ناتوانین بە تاقی تەنیا هەموو ئیشێک بکەی بێت بێگومان بەردەوام پێویستە بە هەموو هاوڕێکانە هەیە بەدەوام پێویستە بە هەموو هاوکارەکانە هەیە ئەگەر چەندێک دڵسۆز بی چەندێک زۆر باش بی ئەگەر تەنانەت ئەگەر پارێکی زۆریشت هەبێ لە ڕووی مادیەوانە زۆر باش بی بەڵام ئەگەر ستافێکی خۆبەخش ستافێکی دڵسۆزت نەبێ ناتوانین ئەو شتەکەی کە لە مێشکی خۆتە بۆیە ئێمە بەردەوام پێویستمان بە هاوڕێیەتیە و ئەمیشە ئێمە هاوڕێیەتی ئەمیشەی دروست کردووە و ئیشەکەش ئەم هاوڕێتیش لە چیەوە بەرداوامی ئەبێت کاتێک کە بەڕێزت ئیشەکەی منەوێ هاوکارت بم بۆشی داهاتوو کە من ئیشەکەمە تۆ بێگومان تۆ هاوکاری مەکەیتەوانێ یەکێک لە پایەکانیش کێمە لە جامیعە فێرەکرین بەڕاستی پێشگوێی کە باسی بەرهەمهێنانەوە تیۆری ئێمە تیۆری فێری سینەماکرین مامۆستا بەڕێزەکان زۆر باشیش فێری ئەومانەکەن کە ئێمە زۆر هاوڕێیەتێکی پتەومان هەبێ و ڕەنگە زۆر جاریش ئێمە لابین بەڵام دووبارە ئەبێت بگەیتەوانێ ئەو هۆشیاریە کە بێ هاوڕەکانە هیچ شتێک ناکرێت بێگومان ئێمە هەر بە هاوڕێتی بەردەوام ئەبین و ئەگە تۆش بگەیتە پلەیەک ئەوە هیچ دەبێت دو حەقی هاوڕەکانە بی بەڵام لەم کاتەیە کە ئێمە لە سەرەتای ڕێگاکەین کە زۆر سەرەتاین بەڕاستی و ینی ئەگەر هاوکاری خۆشمان تەنها بەز نەبێ و زۆر سوپاسی هەموو ئەو هونەرمەندە بەڕێزانەکەم بەڕاستی بەتایبەت کاک بەرهەم تایب کە وەکو بەڕێوەبەری هونەری لە میشە بەشدارە ئەگەر خاڵە بەر ئێمە پێڵێن خاڵە نەبێت ئێمە هیچمان پێ ناکرێت دەستەکانتان خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر زۆر بەڕێز ئەحمەد سەلام خوێندکاری کۆلێژی هونەری فیلمسازی سوپاس دەکەم کە لێرە زۆر سوپاس